لە تاریچیەوە بەرەو تاریچی عەقڵی باوکمان تاریک بوو، ناوسچی دایکیشمان ناو قەبر وەک ناوسچی دایکمان. لە نێوان عەقڵی تاریکی باوکمان و ناوسچی دایکمان و قەبر تیشێک هەیە. ژیان یانی چی ئەگەر ئەوەی پێت خۆشە نەیکەی؟ ئەرێ تۆ بۆ نەهاتی شەشی بەیانی لە پاسێکدا بە نێو دارستانێکی سوور و تەمێکی ڕەشدا تێدەپەڕی، نیو بەتڵ پلاک لێ بڵم بە نیو لیمۆ خواردەوە، بە خەیاڵی ئەوەی لەوێیە، لەوێ نەبوو.